سوپاس لە بۆ خوای گەورە، سوپاس لە بۆ هەموو خێرخوازان کە دەستیان هەبووە لە دروستکردنی نەخۆشخانەی میهرەبانی. دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی. لۆجاری یەکەمە لە نەخۆشخانەی تایبەتی 3,000 نەخۆشی درێژخایەنی بێ ئیمکانێتی مادی دێتن لە بۆ ماوەی 6 مانگان دەرمانی نەخۆشی درێژخایەن وەردەگریت، زەخت و سوکەری و نەخۆشە درێژخانەکان بە خۆڕایی لە نەخۆشخانەی میهرەبانی. دکتۆری تایبەتمەند لە بۆی دانرایە لە ڕێگەی ڕابطەی مرۆییەوە. سوپاس لە بۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بە جهد و مادیبوونەکانی ئەو کە ڕێکخراوی قەتەری هینا سەرخەت تاوەکو دابینکردنی دەرمانی درێژخایەن لە بۆ 3,000 نەخۆشی لە بۆ ماوەی 6 مانجی لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بەردەوامین لە خزمەتە نەوعیەکان. دەزانی ئەمنۆکو دکتۆر دلێر چەند دڵم خۆشە کاتێک کە بابە حاجیەکدا حاجیەک دەرمانی زەخت و سوکەریەکەی وەردەگری بە خۆڕایی، چونکە زۆر جار ئەو مەشەدانم بینیە کە شەکرەکەی بەرز بووە بەڵام پارەی نەبووە دەرمانی شەکرەی بکڕی. لێ دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی، خۆشبەختە ئەوەی دەبەخشی، خۆشبەختە ئەوەی شوێن پەنجەی بەجی دێری لە کاری چاکە. دڵنیا بن هەمومان ئەو دنیای بەجی دێلین، بەڵام مهمە بە تێشوو بەکردەوەی باش ئەو دنیای بەجی بێلین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.